خانەنشینان شایستەی دابینبوونی باشترین بارودۆخی ژیانن دوای تەمەنێک کار و زەحمەت. لە درێژەی ناڕەزایەتیە سەرتاسەریەکانی خانەنشینانی ئێران، خانەنشینان لە ئوستانی ئیسفەهان لانی کەم هەموو هەفتە جارێک کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە دەبن. خانەنشینێکی 64 ساڵان لەم کۆبوونەوەیدا بە هەواڵنێری دەوڵەتی ئیلنای وتووەکە ئەو مانگانەی وەری دەگرم بەشی ئاساییترین هەزینەکانی ژیان ناکات. سفرەکەمان ڕۆژ لەگەڵ ڕۆژ بچووکتر دەبێتەوە لە حاڵێکدا کە دەوڵەت دەڵێ هەڵاوسان بەرز نییە. ئەگەر تەوەڕم بەرز نییە، بۆچی مانگانەکەمان بەشی تانیوەی مانگیش ناکات؟ گرانی هەڵاوسان و دابەزینی نرخی دراوی ئێران لەلایەک و گرانی ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتری هەموو کاڵاکان و سرویسی خزمەتگوزاری جێی پێداویستی خەڵک بۆتە هۆی هەژاری و قورستربوونی بەڕێوەچوونی خانەنشینان و بەساڵەچوان. هێندێک لە ماددە خۆراکیەکانی وەک ماسی لەسەر سفرەی خانەنشینان لابراوە و خواردنی گۆشتیش زۆر کەم بۆتەوە. نرخی شیرەمەنی و هێلکە کە خۆراکی سەرەکی بەشی هەژاری کۆمەڵگایە بەڕادەی 60% بەرز بۆتەوە. خزمەتگوزاریەکانی وەک ئاو، بەرق، گاز، تەلەفۆن و ئینتەرنێت نزیکەی نیوەی مانگانەی بنەماڵەیەکی 4 کەسی دەبات. گەلێک لە خانەنشینان دوای 30 ساڵ کار بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانیان و بنەماڵەکانیان ناچارن بە شوێن کارێکی تازەدا بگەڕێن و یان هەژاری و فەلاکەتی زیاتر تەحمل بکەن. خانەنشینان لەگەڵ کێشە و گرفتی ئابووری دەرونی و بنەماڵەیی زۆر بەرەوڕوون. دابینکردنی هەزینەی ئەو منداڵانەی کە هێشتا سربەخۆ ناژین، دابینکردنی هەزینەی خوێندن و یان هاوسەرگیری منداڵەکانیان مانگانەی تا ڕادەیەک سابت و داڕمانی نرخی دراوی ئێران تەنیا چەند نمونە لەم کێشە و گرفتانن. یەکێکی تر لە گرفتە سەرەکیەکانی تری خانەنشینان گرانی کەمەرشکێنی نرخی درا و خزمەتگوزاری پزیشکیە بەتایبەت بۆ کەسانی بەساڵاتچوو کە گیرۆدەی کێشەی تەندروستی گەورە و بچووکی فیزیکی و دەرونی. ئەو خانەنشینانەی کە شانسیان هێناوە و کێشەی تەندروستی کەمتریان هەیە، دڵە ڕاوکەی کەمتریشیان هەیە، بەڵام ئەگەر هەزینەی پزیشکی زۆریان هەبێت و لەژێر چەتری خزمەتگوزاری دەوڵەتیشدا نەبن، بەداخەوە بەرەوڕووی مەرگی نابەوەخت و یان هەژاری بە تەواو مەعنا دەبنەوە. شێوازی هەڵسوکەوت لەگەڵ پیران، منداڵان، ژنان، کەم ئەندامان لە هەر کۆمەڵگایەکدا یەکێک لە پێناسەکانی میزانی ئینسانی و دموکراتیک بوونی ئەو سیستمە سیاسیەیە و یەکێک لە گرنگترین مافە ئینسانیەکانە لە هەر کۆمەڵگایەکدا. لەم بوارەدا حکوومەتی ئیسلامی یەکێک لە کۆنەپەرستترین و گەندەڵترین سیستمە سیاسیەکانی مەوجود لە دنیادایە. بەڵام خانەنشینانی ئێران ملکەچی چارەنووسێکی فەلاکات بار نەبوون کە کۆماری ئیسلامی بۆی دیاری کردوون. ئەوان بە ناڕەزایەتی و خەباتی چوونە سەرەی چارەنووس و کۆماری ئیسلامیان ڕەسوا کردووە. یەکێک لەم خانەنشینانە بە هەواڵنەری ئیلنای وتووە کە لە کاتی بەساڵاتچوویدا ناچار بووە چەند بەرابەری دەورانی لاوی کار بکات. کاربەدەستانی گەندەڵ کە چەند ساڵە لەگەڵ خەباتی ڕێکخرا و ئامانجداری خانەنشیناندا بەرەڕوون، دەستیشیان داوەتە دووبەرەکینانەوە لە نێو خانەنشیناندا. ئەوان خانەنشینەکانیان بەسەر لەشکەری و کشوەری، خانەنشینانی دابینکردنی کۆمەڵایەتی، خانەنشینانی چوون بۆ بەرەی شەڕ و نەچوو و هیتردا دابەش کردووە. بەڵام هەڵسوراوانی خاوەن ئەزموونی خانەنشینانن بە چالاکی تەبلیغی و ڕەوشەنگەرانە هەوڵیان داوە پشتیوانی سەرجەم بەشەکانی خانەنشینان بۆ لای خۆیان ڕابکێشن و کردداری پیلانگێڕانەی ڕژیم لەم بوارەدا پوچەڵ بکەنەوە. خەباتی خانەنشینانی دابینکردنی کۆمەڵایەتی بەشێکە لە خەباتی کرێکاری لە ئێران. ئەم خەباتە جێگای پشتیوانی هێزی کاری ئێران و ڕێکخراوە کرێکاریەکانە. سەرکوتگەرانی ڕژیم کە لە خەباتی بەرنامە بۆ داڕێژرا و یەکگرتوانەی خانەنشینانان زەندەقیان چووە یان بە شێوەی وعدە و بەڵێن ویان لە ڕێگای هێرشکردنە سەر کۆبوونەوە ناڕەزایەتیەکانیان و گرتنی هەڵسوراوان، خانەنشینانی تێکۆشار وادار بە بێدەنگی بکەن. ڕووخاندنی ئەم نیزامە گەندەڵ و کۆنەپەرستە کە بۆتە هۆی هەژاری و فەلاکەتی پیران و خانەنشینان، وەڵامی خەڵکی ناڕازی و
بە ملیۆن کەس لە باوکان و دایکانی ئێمەیە کە شایستەی دابینبوونی باشترین و ئەمنترین بارودۆخن بۆ ژیان دوای تەمەنێک لە کار و زەحمەت.